کەواتە ئەی ئینسان تەماشای عومر و ژیانی خۆت کە، تەماشای دەفتەر و ئەعمالی خۆت کە بەر لەوەی کە قیامەت دابێت و بۆت تەماشاکەن، بزانە چ شتێکت لە لای خوای پەروەردگار تۆمار کردووە، بزانە ڕەسید و باڵانسەکەت لە لای خوای پەروەردگار چۆنە. چونکە ئینسان هەیە تەمەنی زۆر کەمە، بەڵام ڕەسید و باڵانسی دەفتەری ئەعمالی کردەوە باشەکانی گەلێک زۆرە. سەعدی کوڕی موعاز یەکێک لە هاوڵانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کاتێک کە مسلمان بوو تەمەنی 30 ساڵ بوو. سەرنجن ئەی بەڕێزان مسلمانان، با سەرنج دەین ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە مسلمان دەبێت تەمەنی 30 ساڵە، کاتێکیش کە وەفات دەکات تەمەنی 36 ساڵە. تەنها بە 6 ساڵی مسلمانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: اهتز عرش الرحمن لموت سعد بن معاذ. عرشی خوای پەروەردگار لە خۆشیدا لەرزی لە کاتێکدا کە سعدی کوڕی معاذ وەفاتی کرد. بە 6 ساڵی تەمەنی مسلمانەتی برام. بەوە نییە ئینسان تەمەنی زۆرە یاخود کەمە، بەڵکو بە ڕەسید و ئەعمالی صالحە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: هذا الذي تحرك له العرش. عرشی خوای پەروەردگار لە خۆشی و پێشوازی سەعددا لەرزی لە کاتێکدا کە دەمرێت و وەفات دەکات. وفتحت له أبواب السماء. دەرگاکانی ئاسمان لە خۆشی پێشوازی سەعددا هەمویان کرانەوە بۆ پێشوازی ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەنجا فەرمووی: وشهده 70 ألفا من الملائكة. 70,000 مەلائیکەتیش بەشداری ناشتنی تەرمی ئەو هاوڵەی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم. ئەوە تەمەنی پڕخێر و بەرەکەتە لە 6 ساڵی مسلمانەتیدا و بە 6 ساڵ ئەو مەکانەتە و ڕەسیدە بەرزەی لە لای خوای پەروەردگار بەدەست هێنا برام. دەی با ئێمەش تەماشاکەین بزانین ڕەسیدمان لە لای خوای پەروەردگار چەندە و دەفتەری ئەعمالمان چۆنە. چونکە ژیانیشت کەم بێت، تەمەنیشت کەم بێت، بەڵام باڵانسەکەت بەرز بێت، ئەعمالی ساڵحت زۆر بێت، مەکانەتت لە لای خوای پەروەردگار ئاوا زۆر دەبێت.